هاوڕێیانێژام کاتتان باش. گوندنشینانی گوندی خوێڵین لە باکووری گەرمیان سەرچاوەی سوێری ئاوی گوند بەکاردەهێنن بۆ بەرهەمهێنانی خوێی سروشتی. هونەرمەند ناسەحی عەلی خەیات سەردانی ئەم گوندەی کردووە و راپۆرتێکی بە ڤیدیۆ و بە وێنە بۆ ئامادە کردوین. سەرەتا من و کاک ناسیح گفتوگۆیەکی هاوڕێیانە دەربارەی سەردانی بۆ ئەم گوندە جوانە دەکەین. دواتر راپۆرتێکی کاک ناسیح کە بە ڤیدیۆ ئامادەی کردووە پیشانتانی دەدەم. کاک ناسیح بەخێراتی بۆ کەناڵی یوتیوبی ڕێوەربەداع. سەرەتا حەز دەکەم وەسفێکی کورتی ئەم گوندە جوانەمان بۆ بکەیت. گوندی خوێڵینێکێکە لەو گوندە جوانانەی کە لە باکووری گەرمیانە نزیکی سەنگاوە ناحەی سەنگاوە دوو گوندن لەوێ بە ناوی خوێڵین و مەملەحە. ئەو دوو گوندە خوێیەکی زۆر پاک و جوان بەرەم دێنن وەکو لە ڕسمەکان ئایبینن. تقریباً 30 بۆ 35 ماڵی تایە. کاک ناسیح وەسفێکی کورتی پرۆسەی بەرهەمهێنانی خوێن بۆ بکە لەم گوندەدا. لە پشتی دێکەوەی سەرچاوی ئاوەکە ئاوی کانیاوێکە لەوێ کە ئاوەکەی سوێرە دێتە ناو حەوزە گەورەکانەوە لەوێ ئەمباری یەکەن دوای هەفتەیە بۆ دەڕۆژ لەوێکەن حەوزە بچووکەکان و ئەبێ بەخوێ. ئەم گوندە خاوەنی ئاوی سوێرە ئاوی شیرینی نییە. دەکانی گەرمیان ئەتوانم بڵێم 10 بۆ 15 گوندی خاوەنی ئاوی سوێرن بەڵام مەرج نییە هەموو ئاوێکی سوێر خوێی هەبێ. کاک ناسیح جوکە لە بەرهەمهێنانی خوێ ئەم گوندە چالاکیێکی ئابووری دیکەیان هەیە؟ بژێوی ژیانی گوندەکە لەسەر دووشتە حیوانداری کە زۆر کەمە لەگەڵ بەرهەمهێنانی خوێ. لە بیدایەتی مانگی سێەوە دەسەکەن بە کوتانەوە و پاکردنەوەی چاڵەکان ئامادەیەکەن دەسەکەن بە ئاوکردنە ناو حەوزەکان و دروستکردنی خوێ تا کاتی باران دەست پێکە تا پاییز باران دەست پێکرد ئیتر کۆتایی بە بەرهەمهێنانی خوێتێ. سەیرم گونداکەم گوندێکی زۆر زۆر جوانێ. ئێستا من ئەمجارە بێمەوە بۆ کوردستان زۆر حەزەکەم سەر لەم گوندە بدەم چونکە بەدڵنیانی خوێ بەو جۆرە کە ئەمە شێوازێکی زۆر زۆر کۆنە کەمە خۆ دەکرا هەر بێ بە جێگەیەکی گەشتیاری خۆ ڕەنگە بیانتوانیایە دەرامەتێکی زۆر لە گەشتیاری بەرهەم بهێنن بەڵام دیارە گەشتیاری هێشتا سەرەتایە و بەداخەوە ڕێگەوبانەکان کە چێ بۆ گوندەکە ڕێگەوبانێکی زۆر باش نییە بۆ کارەکەشی ئەوەیە کە گەشتیار زۆر ڕووی تێناکە. خەڵکەکەی خەڵکێکی زۆر پاکی تایە خەڵکێکی زۆر کوردی تایە خەڵکێکی زۆر میهرەبانی تایە وە ژیانێکی سادەی کوردەواری زۆر کۆن بەڕێیەکەن و بەڕاستی ئەچیت ئەوێ لەوێ هەست بە ئارامی دەرون دەکەی هەست بە ئارامی ڕۆح دەکەی کە کۆمەڵ ئینسانن لا بەم سادەیە ژین و بەرهەمێکی جوان بەرهەم دێنن. درنجێکی کەمە بوو لە وێنەکانی تۆ لە وێنەکانە خانم نابینم هەموو پیاوان کار دەکەن. لە گەرمیان لایەنی دینیان وایە کە پیاوانیان ئیشی دەرەوە بکەن خانمانیان ئیشی ماڵەوەکەن. خانمانیان مەشغوڵن بە ئیشی بەخێوکردنی پەلەور و مەڕووماڵات و ئیشی شوکاری ماڵەوە. لە گەرمیان لە 90 بۆ 95 واژین مەگەر ماڵێک دوور بە ئەنفال بن پیاویان نەمابێ ژنەکانیان بتوان کارکەن. هەر لەم گوندی خوێڵینە دوو ماڵی تایە کە بەس ئافرەتەکانیان دەرچوون پیاوەکانیان و مناڵەکانیان ئەنفال کراون 3-4 ئافرەتن بێ کۆژین دووسێ خوردکن بێ کۆژین لە ماڵێک ئاژین بە قورد کۆمەڵێ شتی زۆر جوان و توفحیات دروستەکەن پەیکەر دروستەکەن تەنور دروستەکەن مقاڵی دروستەکەن بە پارەیەکی کەم میفرۆشنەوە بە خاک و خۆڵی وڵاتەکان خەریکن مێژووی وڵاتەکانە نووسنەوە. پاژۆی ماڵاوایم لە کاک ناسیح و لە ئێوە کرد ڤیدیۆیەکی ڕەنگینی ئەم گوندە جوانەتان نیشان دەدەم کە هونەرمەند ناسیح عەلی خەیات ئامادەی کردووە. سوپاسی بە پایانم بۆ هونەرمەند کاک ناسیحی عەلی خەیات سوپاسیشم بۆ بینەرانی خۆشەویست کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن.
ئێرە گوندی خوێڵێنە سەر بە ناحی سەنگاوی قەزای چەمچەماڵە لەم دێە کانیەک هەیە کە ئەم کانیە ئاوەکەی سوێرە نزیکەی لە 200 ساڵ پێش هێستەوە خەڵک توانیوێتی لەو ئاوە سوێرەوە لەو سەرچاوی ئاوەوە خوێ بەرهەم بێنێت ئەمانە مێژۆکەی دیار نییە لە چی ساڵێک دروست کراوە بەڵامی تر بە پێشببینی لە 200 ساڵێکەوە خەڵکی ئەم ناوچەیە توانیوێتی خوێ بەرهەم بێنێت. تقریبا لە مانگی 4 و 5ەوە دەستەکەین بە تامیراتی بۆ نمونە ئەو خۆڵ و پیسی کە کەوتۆتە نایەوە بەهۆی بارانی زستانەوە پاشەکەینەوە دواتر گەڵاو کوتک هەیە تەختەیەکە و دارێکە بڵین گۆلەکانی پێکوتین و پاچانەکەینەوە و دواتر ئاوی تێکن ئیتر لە 15 ڕۆژ بۆ مانگێک ئەمە ئەبێت بەخوێ بەپی پلەی گەرما و کەشوهەوە. خۆشمان بەیانیان لە ساعت 6ەوەی نەسەر ئەم گۆلانە دەسەکەین بە ماڵینەوەی خوێ ئەم خوێ نزیکەی ساڵانە 300 بۆ 400 تەن خوێی هەیە. خوێش دوو جۆری هەیە جۆرێکیان سپیە کە بۆ خواردنی مرۆڤە ئەو جۆریان لە بەشی بانەوەیە پاکەکرێتەوە شۆردرێتەوە و دائەنرێت بۆ خۆراک بەشی ژێرەوەشی چون ئەم گۆلانە خۆڵن هەر شێوەیەکی کلاسیکی کۆنیان هەیە بەشی ژێرەوەیان بۆ پرۆژەی بۆ نمونە حەوزی ماسی و مەعمەل و ئاژەڵداری و ئەم شتانە بەکارێت. ئەوی من لە فکرم بێم خوێ هەر بەدی ئیجار دراوە لە پێشەن فالەوە تا بیستان بە ئیجار بە ئیجارەکەیشی پارەکە بۆ 3 ساڵ دراوەتە ئیجار ساڵی بە 50 میلیۆن منیش سەرپەرشتێکم بە خەو فرۆشتن بۆ شارەکان و بۆ لادیەکان و بۆ قەزاونەحەکان ئیگوازمۆی. وە کوالەتی ئەم خوێش حکوومەتی عێراق و چەند کۆمپانیا تریش بڵێ لە تاقیگەیە سەلمانیوانە کە باشترین زۆری خوێیە هیچ خوێیەک نە ئێرانی نە تورکی نە خوێ عێراقی ژوەک و ئەم خوێ نییە تام و چێژی زۆر تایبەتی هەیە و لە خوێەکانی کە زۆر جیاوازە